چای خۆ غەمێمە خاوەنی چایخانەیەک لە شاری هەولێر هەر کاتێک چایەک بۆ کراارەکەی بە پێڵێ چایەک خۆ خەمی مەخۆم جاسمە لای خودی خۆی مام ڕەشاد کە ساڵانێکی دووری درێژە لێرەم چایە پێشکەشی کراارەکانی کە سڵاوت لێ بێ مام ڕەشادە کاتت خێر بێستە چاو پێمان بڵێم ئەم ڕستەیەوە لەکوێ هێناوە چایەش خۆ خەمی مەخۆم ئەوە تقریبا ئەمە لە مێژە چایەتی تقریبا 35 سال دەبی لێرەمە 35 سال زیاترش دەبی لێرەمە بۆتی ئەو شعرە نووسیا ینی چا زیاتر سەر دەبی چای خۆ غەمێمە زۆر خۆشەوە ئەبرا چایەش دەخوا غەمێم شتێکی باشە ماوەی چەند ساڵە چایەخانە دێە تقریبا 35 سال دەبی 35 سال دەبی ئەم دەستەواژەیە لای کڕیارەکان چۆنە چۆن کاردانەوە چۆنە لەگەڵی کە پیانەڵی چایەکی خۆ خەمی مەخۆم والله زۆر زۆقیان پێ دەوتی ئەو منووسیا ئەو غەمی مەخۆ زیاتر چا سەر دەبی هەرێوەڵ خەم شتەم لە بیرێت هاتوو ژاورە چایەش دەخوا غەمی لە بیرێت هاتوو زغارێ پێ دەچاو چێ سار چیان لەسێر دەخوا و زۆقی پێ دێت واتە بۆتەوە کارێکەوەی کە زیاتر چایەکەم هەرێ والله زیاتر سەر دەبی ئەو چایەوەتی نووسمان غەمی مەخۆ دوو سارە لە جاران سەرف زیاتر سەر دەبی کاتژمێر چەندیە چایەخانەکە چەند کاتژمێر لێرە کارەکەن یا سعادی یەک شەو دەین هەتا مەغریب لێک شەوە تا مەغریب هیچ شەو دەکەینەوە تا مەغریبی قەبات دەکەین خۆ چەند کاتژمێر لێرە بخۆم سعات یەک دێم هەتا 12 جگە لە خۆت کوڕت برات یا خۆت هەردوو کوڕەکان لەگەردایە ئێچەن نیوڕانە دێ چەند سبەنە لەگەرمدایە بەگشتی کاردانەوەی هاوڵاتیان یاخود کڕیارەکان کاردانەوەیکی باشیان هەیە لەگەڵ ئەمەیە واتە مشتەرەکان زیاتر بۆ لەوە مشتەرەکان چاخۆرن هەموو سپۆرتن و هی منتیقینە و هەموو ناسیار و خۆی جگە لەسەر چیتر ئەوە سبەنە خواردمان هەیە نۆکاو هەیە نیسک هەیە مەقڵەم هەیە قەیماغ هەیە ماست هەیە هەیە لێ ڕوون هەیە لێ تورایوانە هەمومان هەیە خواردنان